ئەنجامی نافەڕمی هەڵبژاردنەکانی تورکیا بڵاو کرانەوە و ڕەجەب تەیب ئەردۆغان توانی بە خولیەکەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی دەنگی پێویست بۆ بردنەوەی ئەو پۆستە مسۆگەر بکات. هەروەها پارتەکەیشی جارێکی دیکە براوەی هەڵبژاردننی پەرلەمانی ئەو وڵاتە بوو. هەرچی پارتی دیموکراتی گەلان هەدەپەیشە سەرکەوتوو لە تێپەڕاندنی بربەستی لە سەدادە بۆ گەیشتنە پەرلەمانی تورکیا. بە پێی ئەو ئەنجامە نافەرمیانەی کە بڵاو کراونەتەوە زیاتر لە 90% دەنگەکان جیاکراونەتەوە و ئەنجامەکان بەم شێوەیە دابەش بوون. لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا ڕەجەب تەیب ئەردۆغان کاندیدی هاوپەیمانی کۆماری لە 52.55 دەنگەکانی بەدەستهێناوە، بەوەش دەنگی پێویستی بۆ بردنەوەی پۆستەکە مسۆگەر کردووە کە لایەنی کەمی نیوەی دەنگەکانە. لە دوای ئەو محەڕەم ئینجە کاندیدی پارتی گەلی کۆماری جەهەپە لە 30.67 دەنگەکانی بەدەستهێناوە. پاشان سەلاحەدین دەمیرتاش کاندیدی زیندانیکراوی پارتی دیموکراتی گەلان هەدەپە توانیوێتی لە 108.36 دەنگەکان بەدەست بهێنێت. هەرچی مەڕاڵ ئاکشنەر کاندیدی ئیپارتیشە لە 107.33 دەنگەکانی بەدەستهێناوە. دوو کاندیدەکەی دیکەی سەرۆکایەتی نەیانتوانیوە لە 100% دەنگەکانیش بەدەست بهێنن. لە هەڵبژاردننی 27مین خولی پەرلەمانی تورکیاش پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتدار زۆرینەی دەنگەکانی بردەوە کە بەپێی ئەنجامی نافەڕمی لە 99% دەنگە جیاکراوەکان ئەو پارتە لە 142.49 دەنگەکانی بەدەستهێناوە. پاشان جەهەپە دێت کە لە 122.67 دەنگەکانی بەدەستهێناوە. دەنگی پارتەکانی دیکەش بەم جۆرن: هەدەپە لە 111.62، مەهەپە لە 111.13، ئیپارتی لە 110.1، سەرجەم پارتەکانی دیکە لە 100.72 دەنگەکانیان بەدەستهێناوە. بەپێی ئەو ئەنجامش کورسیەکانی پەرلەمان تا ئێستا بەم جۆرە دابەش بوون: ئەکەپە 293 کورسی، جەهەپە 146 کورسی، هەدەپە 67 کورسی، مەهەپە 50 کورسی، ئیپارتی 44 کورسی. پارتەکانی دیکە بەهۆی تێنەپەڕاندنی بربەستی لە سەدادە هیچ ئەندامێکیان لە پەرلەمانی تورکیا نابێت. لای خۆیشەوە هەر ئەم شەو بە جیاکردنەوەی دەنگەکان سعدی گوڤەن سەرۆکی ئەنجومەنی باڵای هەڵبژاردننی تورکیا ڕایگەیاند ئەردۆغان زۆرینەی دەنگەکانی بەدەستهێناوە، پۆستی سەرۆکی کۆماری بردووەتەوە. هەروەها وتیشی ئەو ڕێژە کەمەی دەنگە جیانەکراوەکان کەماوە، کاریگەری لەسەر ئەنجامەکان نابێت.